سیوێکی دەماندانا بوو هەڵبژاردننی یەکێتی مامۆسایان ئەنجام بدرێ و لە 2015 بە هەمان شێوە لیژنەشماندانا بەڵام ئەوە بوو زروف و مەسلەی پاشەکەوتی بەنایاسایی و کۆمەڵێک گرفت هاتە پێشەوە نەکرا بۆیە ئێستاش کە سیوێکی دەمانداناوە بەڵام بەپێی ئەو پێشبینانەی کە ئێستا کردومانەوە وەکو لیژنەی باڵای هەڵبژاردنەکان کە هۆکاری هوەریە و هۆکاری سیاسی و هۆکاری داراییە و هەتا هۆکاری زروفی ناوچە دابێنراوەکان و ئەمانە هەمووی کۆمەڵی هۆکارن کە ئێمە بڕیاری ئەوە بدەین کە هەڵبژاردن دوا بخرێ لە سیویەکیدا ئەنجام نەدرێ بەڵام هەتاکو ئێستا ڕێک نەکەوتوینە لەسەر کاتێک ئەویش بەڕاستی دەبێت قسەی زیاتری لێ بکرێ و نامانەوێت عەجەلە بکەین لە هەڵبژاردنێکی پەلەپوز بێ بەڵکو دەبێت بەرچاومان ڕوود بێ هەڵبژاردنێکی ئاسایی بێت هەڵبژاردنێک بێ بەڕاستی هەڵبژاردنێ بێ مامۆسایان سوودمەند بن لەبەرەوەی کە کۆمەڵی هۆکاری تریش هەیە مەسەلەی ڕێژەی ئەندامانی کۆنگرەیە لستەکە داخراوە کراوەیە کۆمەڵی بابەتی هەیە هەتای سەیەکلا نەکراوەتەوە ئەمانش دەبێت یەکلا بکرێتەوە بەوەی کە ئینشاءالله هەڵبژاردنێکی سەرتاتەری و سەرکەوتوو ئەبێ